الشيخ عز الدين حسيني درود سڵاو بۆی دەڵێ کوردایەتی هەرەوە نییە من بە دەمی خۆم بڵێم کوردم و واتەیە کۆشم و وا ئەەکەم وا بکەن ئێمە هەریەکە و ئەرکێکمان لەسەر شانە یەکێک بەکاری ڕۆژنامەی وانی ئەرکی کوردایەتی خۆیەکە یەکێک بە نووسین یەکێک بە چیرۆک بە شەعر بە پێشمەرگایەتی بەم شێوە بۆ شێوە هەریەکە و ئەرکێکی لەسەر شانە یعنی ئەوە نییە من ئێستا لە سۆشیال مێدیا یا لە سایتەکانە وتارێکە نووسم دەڵێم بیرۆکەیەک هەیە بەم شێوە کورد پێویستە ئەم ئەرکانە بگرێتە ئەستۆ هەیەڵێ ئەی بۆ ناگەڕێتەوە خۆ کارەکە بکەین ناین نەخێر ئەمە هەریەکە و ئەرکێکمان لەسەرا ئێمە چۆن لە ناو کارێکی ڕێکخراویەکەین کۆمەڵی خەڵک لە ناویایەتی ئامانجی ڕێکخراوەکەی بەڵام هەریەکە و ئەرکێکی دەنگی و ڤیددیۆیی و بەم شێوە بۆ شێوە کوردایەتی پێویستی بە کردار هەیە پێویستی بە مرۆڤی زیندوو هەیە پێویستە خۆمان ئاراستەیەکمان هەبێ خۆمان ڕزگارکەین لە ژێردەستەیی ئەوەش بە کێ ئەکرێ ئەرکی من نییە ئەرکی ئەو پێشمەرگانەیە کە حیزبەکانیان ڕۆژانە باسی لەواکەن ئێستا ئەم کوردایەتی و پێشمەرگایەتی کە ئەم لایەنەکانی ڕۆژهەڵات چەند لایەنێکی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان ئاژین زۆرێکیان خاوەنی بەنزیخانە و هوتێل و سەرقاڵن بە کەسابەتەوە ئەو پێشمەرگایەتی نییە یەکێک لەمانی کە ئەم حوسینی زایزدانیە حسینی یزدان پەنا بەڵێ بۆ نمونە کوڕەکەی خاوەنی ئۆتۆمبیل دوو ئۆتۆمبیلار ئۆتۆمبیلێ بای 200,000 یۆرۆیە 200,000 دۆلارە سەرقاڵە بە بازرگانیەوە کوردستان کە وە خۆشی بە پێشمەرگا ناوە بە هەنی تا تۆ بۆ نمونە مەسعود بارزانی چۆتە شەڕی داعشەوە 2000 پێشمەرگە لە پێشیەوە بووە باشە لەسەر کورسی پاشایەتیش دانیشتووە و بە خۆشیەڵێ پێشمەرگا ئێمە کاتێک پەروەردە کراوی لە ناو شاخ و چیا و لە گوندەکان نابووین پێشمەرگەمان بینەوە ئەم پێشمەرگا بازرگانیە نەبووەکە ئێستا لە باشووری کوردستانە هەیە ئێمە پێویستمان بە پەروەردەیە من هەمیشە ئەوە لە زاری کەسایەتیە باشەکانی تریشەوە وتومە من خۆم هەموو سیاسەکانمان هەموو گەلەکەمان پێویستی بە هۆشیاریە ئامانجێکمان هەبێ بۆ ڕێخستن بۆ دروستکردنی ئایدۆلۆژیایەک کە پێکەمەوە گرێمان ببە لە باشووری کوردستانە هیچ پەرتە دۆخێکی پەرتی سیاسی هەیە دۆخێکی نەتەوەی پەرتەیە یعنی لە هەموو ڕوانگەیەکەوە شتەکان پەرت بووە ئەویش ئەو پەروەردە سەقەدە بوو کە پارتی و یەکێتی لە جەنگی ناوخۆوە هێنایانە ناوەوە دووبەرەکی تەنانەت لە ناو ماڵەکانە خێزانەکانیان لە یەکدا ببڕێ بۆیە من دایم ئەوە متووە ئەو سیاسەتی کە لە باشووری کوردستان ناکرێەوە بە تایبەتیەوە بە ڕێزانی کە بە ناوی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە تایبەتی ئەم جوڵە زۆر گرنگە جوڵەیەکی زۆر گرنگە کە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هیچ کام لە هەڵوێستیانە تەنانەت ڕێخستنەکانیان ساز نەکردووە لە ناو لە ڕۆژهەڵاتی کوردستانە من چاوم لە ئەوەیە کاتێک کە ئێمە خەباتەکەین دەبێت ئامانجی ڕزگاربوون لەبەرەوەی خاوەنی خاکێکی داگیرکراوین ڕزگار نین هێشتا ژێردەستەین کوردایەتی بۆ مانایانیە وەکو بەڕێزیان فەرموویەتی تەنها بەدەم بڵێم من کوردم و کوردایەتیەکەم کوردایەتی ئەوەیە کە ئامانجی کە ڕزگاربوونە هەبێ لە ئەو ژێردەستەیە کە هەیە